This is NRT's Dialogue. دیالۆگی ئەم جارە بە بەشداری جعفەر کەریم، ئەندامی پێشووی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان، دکتۆر محەممەد خورشید، ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان، ڕێبین هەردی، نووسەر، لەگەڵ ڕۆژنامەنووس توانە عوسمان. سڵاوتان لەبێت لە بەرنامەیەکی تری دیالۆگا پێتان گەشتینەوە. بابەتی ئەمەڵقەی دیالۆگ قسەکردن لەسەر هۆکار و کاریگەریەکانی دوورکەوتنەوەی نەوشیروان مستەفا لەسەر گۆڕەپانی هەرێمی کوردستان. دوای ئەم راپۆرتە دەسەکەین بە گفتوگۆکەمان. 6 مانگی تەواوە نەوشیروان مستەفا ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان هەرێمی کوردستانی جێشتووە. لەو کاتەشەوە هەرچەندە هەرێم بە دۆخێکی پڕ لە ناکۆچی سیاسی و چەندین قەیرانی جیاوازدا تێدەپەڕێت، بەڵام بە تەنها دیڕێکی ژناوبرا و هەڵوێستی خۆی لەسەر دۆخی هەرێم نەخستۆتە ڕوو. بەرپرسانی گۆڕان دەڵێن نەوشیروان مستەفا بۆ وەرگرتنی چارەسەری پزیشکی چۆتە دەرەوەی وڵات، بەڵام پاش تێپەڕبوونی نزیکەی 200 ڕۆژ هێشتا دیار نییە کەی دەگەڕێتەوە، یاخود لە حاڵەتی گەڕانەوەیدا درێژەی بە بەرپرسیارەتی سەرکردایەتیکردنی بزوتنەوەکەی دەدایان نا. زیاتر لە 5 مانگە پەیوەندیەکانی پارتی و گۆڕان هەڵپەسێردراوە، ئەویش بەهۆی ڕێگرتن لە گەڕانەوەی سەرۆکی پەرلەمانی کوردستان بۆ هەولێر و دوورخستنەوەی وەزیرەکانی گۆڕان لە حکوومەت لەلایەن پارتیەوە. بەڵام لە ماوەی ڕابردوودا نەوشیروان مستەفا هیچ هەڵوێستێکی لەسەر ئەو پرسە ڕانەگەیاندووە تا ئێستاش بێدەنجی هەڵبژاردووە. ئەویش لە کاتێکدا لەو ماوەیەدا چەند جارێک بەهۆی کۆچی دوایی چەند کەسایەتیەکەوە پرسەنامەی ئاڕاستە کردووە. لە ئێستاشدا کە پەیوەندیەکانی پارتی و گۆڕان لە هەموو کاتێکی دیکە خراپترە لە غیابی نەوشیروان مستەفادا، تا ئێستا نەتوانراوە پەیوەندیەکانی ئەو دوولایەنە ئاسایی بکرێتەوە. لەو چوارچێوەیەشدا بەشێک لە چاودێرانی سیاسی دەڵێن گۆڕان بەبێ کەسی یەکەمی بزوتنەوەکە توانای دەرکردنی بڕیار و گۆڕانکاری گەورەی نییە. هاوکاتەندێکی تریش پێی وایە غیابی نەوشیروان مستەفا و ئەگەری گەڕانەوە و جارێکی تر بەهێزبوونەوەی جم و جوڵەکانی کە هەمیشە ئەگەرێکی کراوەیە وای کردووە یەکێتی نیشتیمانی کوردستان و دووهێزە ئیسلامیەکەش نەتوانن هاوپەیمانی تازە دروست بکەن و لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بگەنە ڕێکەوتنێک، چونکە دوورکەوتنەوەی نەوشیروان مستەفا بە دوورکەوتنەوەیەکی کاتی و سستبوونی بزوتنەوەکەی بە سستبوونێکی تێپەڕ دەزانن. مامۆستا جعفەر ئەگەر لە جەنابتەوە دەست پێ بکەم، دوێنێ بە دیاریکراوی ئەبێ بە 6 مانگە کە ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان کاک نەوشیروان مستەفا 6 مانگە غایبە لە گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستان. لەمایەم 6 مانگەیە جگەلەوەی کە حیزبەکەی لە حکومەتی هەرێم وەزیرەکانی دوورخرانەوە و لە هەمان کاتە کاندیدەکەی کە سەرۆکی پەرلەمان بوو بۆ پەرلەمان ڕێگری لێکرالەوەی کە دەستکاتەوە بە کارەکانی و لە هەمان کاتیشە ئابووری هەرێمی کوردستان بە دۆخێکی دژوارە ڕوا شەڕی داعش لە ناوەڕاستی مشوارەکەیەتی کۆمەڵێک پێشهاتی ئاڵۆز لە هەرێمی کوردستانە هەیە. لە ماوەی ئەم 6 مانگەیە چەندین تەفسیر کرا بۆ دوورکەوتنەوەی و چەندین تەفسیر کرا بۆ نەهاتنەوەی ئەم کاراکتەرە سیاسیە گرنگە و ئەم دوورکەوتنەوە لە ناکاوی بە بۆچوونی جەنابێ هۆکارەکانی پشتی نەهاتنەوەی نەوشیروان مستەفا چۆنە خوێنیتەوە؟ من پرسیارت دەبووە لە یەکێک بکرێت کە گۆڕان بێ یان یەکێک کە نزیک بێ لەوانەوە، چونکە من بەدیوی گۆڕانە نایکەم، بەدیوە سیاسەکە یەکەم کە هەموو کەسێ مافی قسە لەسەر لێرە وەکو یەکێکی ئەکادیمیە توانم قسە بکەم. من پێم وایە لە زۆربەی وڵاتان کە کەرەکتەرێکی سیاسی گرنگ لە پڕ نەخۆشەکەوێ یا ئەمرێ یان بوومەلەرزەیەکی بەسیط ڕووەدا یان شتێک هەر شتێک ڕوویدا، یەکسەر ئەگەر سەرۆکی حکوومەت یا سەرۆک کۆمار لە دەرەوەی وڵاتیش بێ یەکسەر کۆتایی بە سەردانەکەی هێنێت و ئەگەڕێتە دواوە بۆی لە نزیکەوە خۆی سەرپەرشتی ڕووداوەکان بکات و دەوری هەبێ لە ڕێخستنەوەی ئەو کارانەی کە کەوتۆتە ئەستۆی دوورکەوتنەوەی بڵێن هەر کەسێک بێ کە بە تایبەتی لە زروفێکی وا کە لێرە نەبێ ئەو کەسە بێگومان بۆ سەر حزبەکەی خۆی کاریگەری زۆری هەیە، بە تایبەتی ئەو حزبە
من بۆ خۆم ئەزانم لە نزیکەوە لە چ ینی بارودۆخێکە ئەژین بە تایبەتی لەم هەلومەرجەی ئێستا سەرەکەی ینی ڕۆژانە پێویستیەکەیە کە قیادەی سیاسی حزورێکی هەبێ ینی سە من لە حتا بە گوێرەی بڵێن وەزعی کوردستانیشە ئەتوانی هەمان قسەی لەسەر بکەی لە وەزعی کوردستانیشە زۆربەی ئەوانەی کە کەرەکتەری سیاسی گرنگن بەشی زۆریان لە لێرەن ئەوەی کە ماوەیەکی بۆ ماوەیەک ئەچێتە دەرەوە ئەتوان بڵێم ڕۆڵ و کاریگەریەکانی کەمترە بێتەوە نەک پەرە بسێنێ من پێم وایە هەڵەیەکی زۆر گەورەیە سەرکردەیەکی سیاسی هەر مووقعێکی هەبێ کە دوورەکەوێتەوە زەرر بە حزبەکەی و بەخۆیەکەێنێ. بەڵێ دکتۆر محەممەد بۆ چۆنی جەنابەت ینی پێشتر لە ناکۆچە سیاسەتونگەکانی نێوان پارتی دیموکراتی کوردستان و بزرگنەوەی گۆڕانە بەشێکی زۆری تۆمەتەکان بە ئاراسەی ئەوە ڕۆژ کە خەتای خودی ڕێخەری گشتی بزرگنەوەکە بێت لە حاڵەتی غیابی ئەوە کە دوور کەوتۆتەوە ئایا ئەمە بۆ تەمایی ئەوەی کە پەیوەندی حیزبەکان باشتر بکاتەوە یاخود دۆ خێرەمی کوردستان بەرە و جۆری لە تێگەشتنی زیاتر بڕۆ یاخود دوورکەوتنەوەی ئەو وای کردووە ئاڵۆستر بێت و ڕێگەکانی گەیشتن بەیەک دوورتر بخاتەوە. بەناوی خۆی گەورە بەر لەوەی کە لەسەر ئەو بەڕێزە قسە بکەم ینی پێویستە ئێمە سیستەمی حیزبی خۆمان لە باشووری کوردستان پێداچوونەوەیەکی پێ بکەین لەو ئەحزابە سەرکیانەی کە هەیە بەداخەوە تەبەن هەموو ئەو حزبانەی کە لێرە دروست بوونە ئەو کەسی یەکەم لە نێو حزبەکانی کاریگەریەکی زۆر گەورەی بەسەر حزبەکەی خۆی هەیە جا ئەو حزبە چ ناوی پارتی دیموکراتی کوردستان بە چیەکێتی بێت چ بزوتنەوەی گۆڕان بێ هەتا لایەنە ئیسلامیەکان و لایەنە شوعیەکانیش کۆمونیستەکانیش ئەو کاریگەریە ئەبینین بەسەریانەوە ئەمە بەدەر نییە لە نێو خودی بزوتنەوەی گۆڕانیش ئەگەر سێریان بکەین چکە ئەو بەڕێزە با بڵێن ڕێخەری گشتی بووە یا موسسی ئەو بزوتنەوەی بووە و هەر لە ڕێگای ئەویشەوە کارکتەرەکانی تری نێو بزوتنەوەی گۆڕان هەڵبژێردراون ئینتخاب کراون و لە مەرحەلەی یەکەم پۆست و بەرپرسیارەتیان لە نێو بزوتنەوەی گۆڕان پێدراوە دوایی کە بەشداری ئینتخاباتیان کردووە و کارکتەری نوێتریان هێناوەتە پێشەوە بۆ سەرۆکایەتی پەرلەمان و بۆ پۆستەکانی تر بەڵام لە مەرحەلەی یەکەم تەبەن دۆست و هاوڕاکانی ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان ئەو پلەپایانیان وەرگرت و خوێندنەوەی خەڵکی دەروەی بزوتنەوەی گۆڕان بۆ نێو بزوتنەوەی گۆڕان ئەوەیە ئەو کەسانەشی کە نزیک بوونە لە چ وەکو مستەشار چ وەکو با بڵێن پرسپێکراو یا هەر جۆرێکی تر ناویان لێ بنین هەر ئەو کەسانە بوونە کە لە ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان نزیک بوونەوەتە ئەو ئەتوانین بڵین کەسێک بووە کە ئینتخابی ئاعزاکانی کردووە هێناویانێتە پێشەوە و ڕای خۆشی وەکو ڕێیەکی سەحیح فەرز کردووە بەسەر دەوروبەرەکەی خۆی بە خوێندنەوەی ڕابردووی ئەو بەڕێزە چ لە نووسینەکانی خۆی چ لە قسەی هەواڵەکانی لەسەر ئەو دەرئەکەوێت دائیمەن پێی خۆش بووە کە ڕێیەکانی خۆی کاریگەری تەواوی هەبێت لەسەر ئەو بیر و بۆچوونانەی دەوروبەرەکەی خۆشی بەداخەوە کاتێک کە کارکتەرە سەرکیەکە نامێنێت لە نێو ئەحزابی سیاسی ئێمە دائیمەن دووباڵی و دوو بۆچوونی و سێبوچوونی دەرەکەوێت هەموو کاتێک کە کارکتەرە ڕئیسیەکە سەرەکەوێت ئەبینین لە مۆزوعە سەرکیەکانە ئەو دەستەیە چ لە ناو پارتێک بێت لە ناو بزوتنەوەیەک بێ هەر جۆرێکی تر ئێمە ناوی لێنین ناتوانن بڕیاری یەکلاکەرەوە بدەن بۆیە ئەگەر کەلیمەیەک بەکاربێنم مەسەلەی مەرجعیەت لە ناو ئەم پارتە سیاسانەی کە لە باشوور هەیە خاڵێکی زۆر گرنگە دائیمەن یعنی ئەبینین کە مەرجع بە نسبەت حزبەکەوە قراری نهایی ئەداوە ئەندامانی حزبیش پێیان خۆشە ئەو مەسئولیەتی کە لەسەر شان هەیە یا لە قرارەکانە لەوانەیە مەسئولیت بکەوێتە سەر شانیان بیگەڕێنەوە بۆ شەخصی یەکەم و لە خۆیان بە حکیمتر لە خۆیان بە ئاقلتر لە خۆیان بە پێشکەوتوتری بزانن و ئەو تەحملی مەسئولیت بکە و کاتێک کە ئەو تەحملی مەسئولیەتەکە ئەندامەکانی تر لە دەستەکە خۆیان بە مرتاحتر ئەزادن زۆر جار لەوانەیە بیستوێتمان بڵێن ئەو شخص یەکەم بڕیارەدا ئیتر ئێمە شەمەمان بەدوای ئەو بڕیارەیە ئەچین ئەمە لە باشوور و لەگەڵ ڕێزم بۆ هەموو پارچەکانی تر تەسەورەکەم لە هەر چوار پارچەی کوردستان لە ئەحزابی کوردیە زۆر بەوازحی دەرەکەوێت
مثلەن ئەگەر میسالێک بێنینەوە لەسەر بەڕێز مامجلال لە دوای ئەو کە نەخۆشکەوتووە لە ناو یەکێتی تا ئێستا هەست بەو حاڵەتە ئەکەن لە دوای بەڕێز ئۆجەلان کە زیندان کراوە لە ناو پەکەکە هەست بەو حاڵەتە ئەکەین. بە خوێندنەوەی من لە ناو بزوتنەوەی گۆڕانیش ئەو فراغێکی یەکجار گەورە و دیارە. ئایا بۆ ڕۆیشتووە، ئایا چۆن ڕۆیشتووە، ئایا بۆ ناگەڕێتەوە، من پێم وایە چ خۆی چ بزوتنەوەی گۆڕان ئەبێ وەڵام گۆی ئەو بابەتە بن. بەڵام ئەوەی کە ئایا کاریگەری هەیە لەسەر وەزعی بزوتنەوەی گۆڕان بەڵێ کاریگەری هەیە هەرچەند لە ڕاگەیاندەکان ئەبینین ینی هەندێک لە بەڕێزانی ئەوان ئیشارەت بەوادەن نەخێر کاریگەری نییە ئێمە لە ئیتساڵی بەردەوامین فلانین بەڵام بتەکیت کاریگەری هەیە کاریگەرەکەی لە ناو کاریگەری هەیە لەسەر بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان ینی ئەگە هەڵسەنگاندنێک بکەم تەبەن هەر کام لەو سەرکردانی کە لە نێو پارتە سیاسیەکانان هەر کەس جۆرێک لە کاریگەری هەیە لە بارودۆخی هەرێمی کوردستان. بەڕێز سەرۆک بارزانی بۆ خۆی کاریگەری تایبەتمەندی خۆی هەیە بەڕێز تاڵەبانی کاریگەری خۆی هەبوو بتەکیت بەڕێز مستەفاش ئەویش هەر کاریگەری تایبەتمەندی خۆی ئەبوو ئەگە لێرە بواە بەڵام سەرڕای ئەوەش من ڕێیەکی ترم هەیە ینی کاریگەریەکە ئەوەیە ئیرادەی لەگەڵ هەبێت بۆ ئەوەی کە بتوانین چارەسەری گرفتەکان بکەین خۆ ئەگەر ئیرادە نەبێت بۆی چارەسەری گرفتەکان بکەین بۆ نمونە ئێمە هەندێک سەرکردەی ئەحزابی بچووکتر ئەبینین لەوانەیە کاریگەریەکەی ئەوەندە نەبێت کە مەسەن بەڕێز مستەفا هەیەتی هەموو ڕۆژێک دێتە سەر شاشەی تەلەڤیزۆن هەندێک تەسریحەدا هەندێک قرارەدا من پێم وایە جاری وایە بەس بۆی بڵێ ئێمەش هەین ینی ئەو کاریگەریە جیاواز لەو سەرکردەیە لە بۆ سەرکردەیەکی تر لە کەسێک بۆ کەسێکی تر بە مەرجێک ئیرادەی ئەوە هەبێت کە ئێمە بتوانین بەسەر گرفتەکان زاڵ بین بەسەر قەیرانەکان زاڵ بین. بەڵێ کاگرێبن مامۆستا جعفەر وتی ینی نەگەڕانەوەی سەرکردەکان لە دۆخی دژواری وڵاتی خۆیان و حیزبی خۆیان و ملەتی خۆیانە هەڵەیەکی کوشندەیە با لەوە دەست پێ بکەین ینی جەنابە خوێندنەوە چییە بۆ غیابی 6 مانگی کاگنووشیروان تەماشاکە کاگنۆشیروان کە ڕۆی پێش دەسمەکە ڕۆی ینی بە سەفەرێکی عادی ڕۆی بەس لەوێ ئەوەی ئێمە ئیزانی لە نزیکەوە کێشەیەکی تەندروستی بۆ دروست بوو تۆزێ دوای خست ئەم ئەزمێشی بەسەراهات بە بڕای من ڕۆ ئیجابیەکەی باش باس بکەین نەزین غیابی کاگنۆشیروان ئیجابیەتیشی تیا هەکاکەین یەکەمیان کاگنۆشیروان هەمومان نەزانین تەمەنی شۆتە سەرەوە ینی بەڕاستی تەمەنی هەیە ینی وا بڵێن چەند ساڵی کە توانیت ڕێخەری ئەم بزوتنەوەی بێ بە پێیرۆ پرۆگرامی ناو بزوتنەوەی گۆڕان بێ کاگنۆشیروان تا ئێستا یەکجار حەقی ماوەی تەرجاریشکە ببێتەوە بەسەرۆکی بزوتنەوەی گۆڕانەگەرنا ناتوانێت ببێ چونکە بە پێ و پرۆگرامی دایان ناوە بۆی هەیە 3 دەورە ڕێخەری بزوتنەوەی گۆڕان بێ وابزانم 4 2 دەورەی تەواو کردو 1 دەورەی ماوە وازم هەر دەورەیەکیش ئەگەر معلوماتەکانم دقیق بێ 2 ساڵە مەدە الحیاتە ئەبا بزانین ینی با بزانین چوەستە دەورە هەر دەورێکی 10 ساڵە وەگە 30 ساڵ ئێستا با بزانین واکەن کاگنۆشیروان خۆی ڕخنەی ئەگەر وەختی خۆی لە مامجلال لەوێ تەمەنی بۆتە 70 ساڵ یان نزیکی بۆتە 70 ساڵ ئەبێ واز لە سیاست بێنێ باشە ئێستا خۆ ئەمهین نەبووە تاینیکەین ینی ئێسام دەورەکەی تەواو نەکردو ئێساگە حەقی هەبێت لە هێشا دەورەی دووەمی تەواو نەبووە ئەگەر دەورەی سێم بۆی هەیە 2 ساڵی کە بەسم هەموو ینی طبقەی سیاسی منەویست فکرێکە بگێنم منەویست فکرێکیکە بگێنم بەشێکی ئەوەیە کە ڕێخەری بزوتنەوەکە لە ئێسا و هەوڵای خۆی بخشێنێتەوە بۆی بزانە بێ و چۆن بڕێوە برێ ئەتوانن برادران بڕێوەی برن و فعلا تا ئێستا بە بڕایم لەم ڕۆ ئیجابیاتی هەبووە بزوتنەوەکە ئایا کاگنۆشیروانی تیانە بێ بزوتنەوەی گۆڕانەمێنێ ئایا توانێ ئیدارەی ئەو ململانەیە بکاکە لە کوردستانە ئایا توانێ هەڵگریە و بەرنامە و مژدانە بێ کە بزوتنەوەکە بە خەڵکییاوە پێم وایە تاقیکردنەوەیشی گەورە بوو بۆ بزوتنەوەکە تا ئێستا خراپ نییە لەسەر بەرنامەکەی خۆی ماوە و بزوتنەوەکە زۆر کلێنی گەورەی تێنەکەوتەوەی خابەتی ڕووی ناوە بزانین ئایا ئەم بزوتنەوەیە وەکو سەردەمی کاگنۆشیروان لەتوانێت هەمانە و دڵانە بێنێتەوە بەڵامەوەی کە لە دەرەوە دیارە بزوتنەوەی گۆڕان بەسەر پێوە ماوە وەکو خۆی ماوە هیچ کێشەیەکی بۆ دروست نەبوو ینی بڵێ کردبوونێکی گەورەیە لەدبوونێکی گەورەیە شوزانم زای زعیف بوونێکی گەورەی پێوە دیار نییە لەبەرەوە لەم ڕۆ تاقیکردنەوەیکی باشە بتوانن بێ کاگنۆشیروان بەردەوامی بەخۆیان بن وفعلا کاگنۆشیروان خۆ عمری نوحی نابێ و کۆم سەرکردەیەکی تر وەکو میزانێکی تر ڕۆژە لە ڕژان کۆچی دواییەکە خاڵی دووەم کاکین کە لە بیرمان نەچێ ئێمە لە سەردەمی شۆڕشا ناژین لە سەردەمی شۆڕشا کە مامجلال یا کاک مەسعود چونایە دەرەوە زۆر زەحمەت بوو پەیوەندی بە شۆڕشەوە بکەن چونکە ئەساسەن ساڵات نەبوو و لە دۆخی شۆڕشا بووین هەمووی مراقەب بوو هەر تەلەفۆنات خۆ هەر نەبووە جیازی هەسریکی بوو ئەویش لە بینی پێشمەرگە خۆی نەبوو یعنی پەیوەندی لەم ئەسرایە ئەو مشکلێت نەماوە کاگنۆشیروان لە لەندەنە بەڵام هەموو دەقەیەکە توانێت لە سلێمانی بێ
هەموو دقەیەک لەگەڵ برادران ناتوانێت قسە بکە و پێشم وایە ئەوەی من بزانم دوور و نزیگاگای لە هەموو قرارەکانی بزوتنەوەکە هەیە دوور و نزیگاگای لەوەیە کە چی ئەەکەن چی ناکەن مفاوەزادەکەن نایکەن مفاوەزادەکان بە چیەگا چ بڕیارێکە ناوە پێم وایە ئاگاداری هەموویەتی و بە پێی خۆی ڕاوێژیژەکە یعنی ڕاوێژیان پێکە بەڵام من پێم وایە بزوتنەوەکەیەوەتە دەستین تاقیکردنەوەیەکە بۆ بزوتنەوەکە بێ کاگمەشوران بەڕێوە ببرێ و پێم وایە خاڵی ئیژابیە کاکتوانە لەم ڕۆ بەڵێ کە بتوانی بێ ئەوەی کە یعنی ئەو نەریتە دووبارە نەکەینەوە کە سەرکردە ڕۆی بزوتنەوەکە پەش بکێ بێویش ڕێبین مەجانم بە دووسێ لە حەزی خۆم بڵێم یەکەم شت ئێمە زانین کە سەرەتا کاگمشان دوورکەوتەوە ئەو ڕووداوانەی لە کوردستان ڕوویە دەنگۆیەکە بوو کە گوایە نەخۆشەوە نەخۆشیێکی خراپی هەیە ئەو دەنگۆیە لە دوو سەرچاوە هەبوو سەرچاوەیەکیان ڕاگەیانی نافەرمی پارتی دیموکراتی کوردستان بوو باسی ڕاگەیانی فەرمی ناکەم ینی لە نافەرمیانی لە ناو ئەنتەرنێت و لە ناو وێبسایت و شتەکانە کەیان و نەخۆشیێکی کوشندە هەیە کوشندەی هەیە ئەمە محاولەیەک بوو بۆ لێدانی معنەویاتی ئەو خەڵکانەی کە لە ناو بزرگنەوەی گۆڕانان و بڕوان بە ئەو برادر هەیە خۆش بێ خۆش سەبەبێکی تری و دەنگۆیە بزرگنەوەی گۆڕان خۆی بوو بەنوع لە نوعەکانی یانوت نەخۆشە بۆی بە شێوە لە شێوەکان لەوەی حراجێ بێنە دەرێ کە خەڵکێکی و سەرکردەکەتان بۆ دیار نەماوە و بۆ نایەتەوە و بۆ غایبە ئەمانیش بە شێوە لە شێوەکان تەرویجان بۆوە نەخۆشە بەس دەرکە و هیچی ڕاست نییە ناوەی ناڕسمی پارتی نەڕاستە ناوەی بزرگنەوەی گۆڕان ڕاستە کاک شروان وەزعی صحی باشە وەزی صحی ئێستا باشە بەس ناتوشی مشکلێکی کە باش بۆ ئەیتوانی بێتەوە بڵێ ئێستا مەبەستمۆیە ئەوە مبرر نەبوو مبرری نەهاتنەوەی نەبوو دوم نقطە بای یارمەتیم بە تەواوی کەم لەسەر و مۆزوعی کە تۆ باسی کرد کە مەسلەی ئەوەیە پرۆڤە بە برادەرەکانی بکە بتوانن بچونە شوێنەکەی و پیادەیەکی بەدیل دروست ببێت لە غیابی کارنشوانە من پێم وایە ئەگەر ڕێگەیەکی صحی هەبێ بۆ هاندۆڤەرکردنی دەسەڵات بۆ دەساودەستکردنی دەسەڵات بریتی نییە لە ڕێگەی بەجێهێشتنی برادەرەکانێک لە ناوخۆیانە شتێک قبول نییە مەسلەی بەجێهێشتن چیە لەم سەردەما ینی ئێستا باشترین ڕێگە بۆ دەور و تەسلیم دەسەڵات ئەوەیە کە خۆت لەناو هاوڕێکان تابی پرۆسیجەرێکی یاسایی دابنی پرۆسیجەرێکی سیاسی دانی دەستی کەسی دووەمە بگری یەکێک تەعینکەی بە نایبی خۆت و لە وجودی خۆتە ئەم دەساودەستکردنا بە شێوەیەکی ئاشتیانە و بە شێوەیەکی بەرنامە بۆدان ڕێژکرا و بێ ینی خۆی بەتەبیعی ناڵم بە پی پەیرۆ پرۆگرامی بێ ئەساسەن کاگۆژیان حەقی یەک دەوری ماوە بۆ ڕێخەری گشتی دوای دەوری هەر حەقی ئەوەی نامێنێ ناتوانێت بێتەوە بە ڕێخەری گشتی تو خۆیان چۆ قەرارێ من نازانم چیەکەن من مەبەستمەوەیە بەڵام ئەوەم قبول نێ باسی مەسەلەی جێشتن پێم وایە جێشتن چی ینی ئەم پیاوە ئێساش لە ڕووداوەکانە ئێساش ئاگای لە برادرەکانی خۆی هەیە و ئێساش بزوتنەوەکە وەک چۆن دروست بووە ئێستا شەروەک واماوە هیچ گۆڕانێک ڕوویاوە ینی عکسەکەی با بکەینەوە کاگین بووە تەسەوڕەکەی نەگە کاگنۆشیوان لێرە بێت ئاسای سەحری بم پیاوەیە توانێ هەمووشی حەلکە کاگنۆشیوان وەک وەر بە شەریکە هەر سیاسیچکە ئاسای سەحری پێ نییە کاگنۆشیوان بزوتنەوەیکی دروست کردو 25 کورسی هەیە بەقەر 25 کورسی دڵنی هێناوە بەشێک لە 25 کورسی ناو پەرلەمانی هەیە 4 وەزارەتی لە ناوی نابووە خۆ ئاسای سەحری پێ نییە شتالکە یعنی هاتنەوەی لێرە و لەمانی بوون نەمانی بەسمەی باردوو ئاراسەکەیە یعنی چێتوانێت لە واقعەکە بگۆڕێ خۆم پیاوە جادوگەر نییە ڕاستەقینەکانی نەهاتنەوەی کە خەڵکێکی زۆر ئومێدێکی لەناو هێزەکە ئەو بەشێکە لە تەسەوری ئەفسانایی بۆ سەرکردە ینی خۆم پیاوە ئەفسانەی پێ نییە خۆ ئاسای سەحری پێ نییە پیاەکە 25 کورسی هێناوە و بەقەرە و 25 کورسی توانێت ئیش بکە لە وڵاتە گوێی لێ بگیرە باشە گوێی لێ نەگیری خۆیکی پێ ناکرێ یعنی ئەوە نیەوە ئەبزین کاگنۆشیان بێتەوە دنیا شامی شەریفدا بێ بەشجافر لەگەڵ ئەوەیە کە ئەو تەفسیری کاگنۆشان ڕێبین متفقی لەسەرەوەی کە قیادی ئەتوانێت لە ڕێی تەکنۆلۆژیاوە حیزب بەڕێوەبەرێ و تأثیر لەسەر واقعی ینی بەنوع لە نوعەکان بووە لە وڵاتانی تریشە ئێستا مەسەلەن یەکێکی وەکو ئۆباما بڕۆشتا مەسەن لە رووسیا ڕئیسی ئەمریکا و ڕئیسی ئەمریکانی ڕئیسی بزوتنەوەیکی سیاسیەکە 25 کورسیە ڕئیسی حکوومەت جایە و ڕئیسی دەوڵەت جایە و ڕئیسی حیزبێک کە 25 کورسی هیچ نییە یعنی نە پۆستێکی ڕسمیە نینیە زۆری فەرقە بانمونەکانی ترکەمەوە مەسەن لە باتی واشنگتن چۆتە ئەلاسکا دانیشە لە ناو ئەمریکا خۆیە ئۆبامانیە ئۆبامانیە کاکەین لە موقعی ئۆباما کاک مەسعود دەبێ بیکافالن بەڵام ئێستا
يعني ئەگە با بڵێن شێخ ڕووبا کاک محەممەدی حاجم وەکوین بڵێنە بێتەوە ئێوە ڕئیسی حیزبێکە یاری ئەوانەی کە پۆستی ڕسمیان هەیە لەو هینایی نەبن بەڵام کاک نۆژوان پۆستی ڕسمی نییە ڕئیسی بزوتنەوەیکی سیاسی بەڵام حزبەکەی مشارەکە لە ناو حکومەتە بەڵام لە ڕئیسی حکوومەتە کاکین نەینوێت تا بڵێ وڵایەت ینی ئەو بەراوردە ڕاست نییە بیکەی بە ئۆبامای بە ڕئیس جمهوری وڵاتێکە بهینی سەفەری خۆی لە کارەساتێک من مەبەستمەوە نییە یەکێک فلان ئۆبامایە فلان مێرکلەیە هەر مەبەستمەوەیە ئەو کەسانەی کە دەورێکی سیاسی دیاریکراوێنە ئیتر دەورەکە زۆر بێ یان کەم بێ عادەتەن ئەو دەورە بە گوێرەی ئەوەی کە خۆی چەند بەشدارە لە ڕووداوەکانە مەسلەی ئەوەی بە تەلیفۆن ئەو کارانە بکرێ بڕێک زەحمەت دەرەچێ ئێستا خۆ یەکی وەکو ئۆجلان لە سژنایە بەڵام زۆر جاریشە جاری وایە ساڵێک 2 ساڵ هەر ڕێگەی نادەن هیچ پەیوەندێکی هەبێ بە قیادەکە ئەوش پەیوەندی بۆ هەیە ئەو حزبە خۆی چەند بەهێزە ئێستا مەسەلەن خەڵک پێی وابوو یان لایانی کەم حکوومەتی تورکیا پێی وابوو ئەگەر هات و ئۆجلان گیرا یا کوژرا پێکاکە تەفرتو نەبێ بەس ڕووداوەکان دەری خست بە پێچەوانەوە پێکاکە بەهێزتر بوو دوای ئەوەی کە ئۆجەڵان گیرا ئێستا ئەو دەورەی پێکاکە هێتی دەورێکی بەرچاوترە فراوانترە جوڵانەوەی لە ناو تورکیا لە دەرەوەی تورکیا لە هەر شوێنێکە پێکاکە هەبێت دەوریان زۆر زۆر بەرچاو لە جارانیش زۆر زۆر فراوانترە زۆر جار ناڵم لەسەر ئەو وەستاوە کە حزبەکە خۆی سترکچەری حزبەکە شێوەی پێکاتەکانی کەرەکتەرەکانی تری ناو حزبەکە کە دوای ئەو سەرکردە دێن چەند دەتوانن جڵەوی کارەکان بە دەستی خۆیانەوە بگرن و لە دەستیان دەرنەچێ ئەوەش بە 6 مانگ ڕەنگە بەو شێوێ دەرنەکەوێ بەڵام ڕەنگە لە داهاتووە بۆ ئێرە کاریگەری خۆیە بێت چونکە ئیساتە لە هەرێمە تەنگژەیەکەیە کە تەنگژەکە تەنگژەیەکی ئیداریە تەنگژەیەکی سیاسیە تەنگژەیەکی ئەتوان بڵێم تەنانەت ئەخلاقیات لە هەموو ڕۆیەکەوە تەنگژەیەکی یەکجار فراوان هەیە لە هەلومەرجی ئاوادا سەرکردە دەرەکەوێ تەنانەت سەرکردێکە ڕەنگە پیاوێکی مەغمور بێ کەس نەیناسێ لە پڕ ئەبێتە سەرکردەی کاریزما لەو هەلومەرجێ دەرەکەوێ و ئەتوانێت ڕۆڵێکی گرنگی بێ ئەگەر بێت و چارەسەرێکی هەبێ تۆ یەکێک کە ناوی خۆی نابێ سەرکردە یان سەرکردە بێ هەر شتێک بێ لەو ڕووداوانە نەتوانێت دەرکەوێت و چارەسەری هەبێت و پێشنیاری هەبێ هەوڵدا وەکو یاریکەرێک من با ئەمجارە نمونەی ئۆبامە نێن هەر یاریکەرێکە لەو یاریکەرە مەشهورانەی جیهان یان ئەو یاریکەرە مەحەلیانەی خۆشمان کە خۆی لە ناو یاریەکە نەبێ نە ئەتوانێت گۆڵ بکە نە ئەتوانێت پاسێکی باش بدا نە ئەتوانێت دەورێکی گرنگ ببینێ بەڵێ ڕێی جەنابێ ڕاستی ینی ئێمە گەر بمانەوێ مناقەشەکە بۆ ئاراستەیە بڕوا کە خوێندنەوەیکی دروستی بۆ بکەین ئەبێ بین جۆری هەڵسوکەوتی سەرکردە لە ناو حزب و جۆری دەستەکەش لەگەڵەوە بخوێنینەوە بۆی بزانین کاریگەریەکان چەند دەبێ ئەو کللتورەی کە لە ناو پارتە سیاسەکانی ئێمە هەیە ئەوەیە دائیمەن ئەو جونگە ئەساسیەکان دەدەست کەسی یەکەم قۆرغەکرێ ئەو قۆرغ بوونە بە ئەندازەیەکە کە بەشێک لە دەستەکەی لە خوارەوە بێ بەشەکرێن لەو عیلاقاتە لەو پەیوەندانە لەو گفتوگویانی کە لە ڕابردوو بووە لەو مناقشاتانەی کە بەو ئاراستەیە ڕۆیشتووە کە بە ئەنجام بگات مەسەن بۆ نمونە ئەگەر لە هەرێمی خۆمان بیر بکەینەوە بە دانیشتنی فڵانکەس و فڵانکەس زۆر جەروا بیرەکەینەوە ئەتوانێت شتەکان چارەسەر بکە بەبێ ئەوەکانی تر ینی ئەو دوو کەسە بەتەنهادا ئەنیشن بابەتەکان چارەسەرەکەن بەبێ ئەوانی تر ئەو بێ ئاگاییەک دروسەکە بۆ خەڵکی خواری خۆی ئەو بێگە ئاگاییە جاری وایە وای لێ ئەکات کە نەبوونی خۆی هەبوو دەستەکەی لە خوارەوە تووشی کوردبینی سیاسی ئەبێ یعنی ئێمە عیب نییە ئەگەر بڵێین بەشێکی باش لە سیاسیەکانی ئێمە لەم وڵاتە بەشێکی دیار لە سیاسیەکانی ئەم وڵاتی ئێمە لەوانەیە لە حەزابی زۆر گەورەش بن و لە دەسەڵاتێکی دیاریش بن بەڵام کوردبینی سیاسیان هەیە ناتوانن شتەکان وەکو خۆی بخوێننەوە ئەوە یەکێک لەو خاڵانەیە کە خاڵە نگەتیڤەکەیەتی بە پێچوانەی کاکڕێبین کە ئەو بە پۆزیتیڤەکان هەڵی سەنگات ئەمە یەکێک لە خاڵە نگەتیڤەکانە کە نەبوونی سەرکردەیەک بێ ئاگاییەک لە لای دەستەکەی خۆی دروست ئەکات لەسەر ئەو حاڵەتانەی کە پێویستە بۆ نمونە ئەگەر بگەڕێمەوە بۆ ڕابردوو بەڕێزێکم
باش تێنەگەشتی باش تێنەگەشت مەگەر قۆڕکردنی ئەو با بڵێن کۆمونیکیشنەی لە بنێوان سەرکردەکە هەیە لەگەڵ دەوروبەری خۆی لە نێو ئەحزابی سیاسی تریا ئەو دانیشتە خاصانەی کە ئەم سەرکردەی هەیەی لەگەڵ سەرکردەی لایەنە سیاسەکانی تر وا ئەکات ئەو ئیتیساڵە ئەو کۆمونیکیشنە نەگوازرێتەوە بۆ خەڵکەکەی خواری خۆی کە نەگوازرایەوە بۆ خەڵکی خوارەوەی خۆی جۆرێک لە بێ ئاگایی دروسە بێت لە لای خەڵکەکەی خوارەوە بەرامبەر بەکێ بەرامبەر بەو قەرارانەی کە چۆن وەرگیراوە لە سەرو بۆ بابەتەکان ئەمە لەسەر لایەنە سیاسەکانیش دەرەکەوێ بن بۆ خۆم بخوێنەوە بۆ هەندێک پەیامی بزوتنەوەی گۆڕان هەست بەوە ئەەکەم هەست بە بێ ئاگایی ئەەکەم لەو ڕێکەوتنەی ڕێکەوتنی دەباشان کاتێک باسی ڕێکەوتنی دەباشانەکرێ هەست بە بێ ئاگایی ئەەکەکەی لە دەستەکانی بزوتنەوەی گۆڕان کاتێک لە هەندێک دانیشتنی تر ئەکرێ مەسەن بۆ نمونە لەوانەیە نووسینەکە بوو بێ وتبێتی ئەگە بەڕێز بارزانانی بڕۆشتایەتە لای نۆشیروان مستەفا چایەکی بخواردایەتەوە ینی سێرکرد چای خواردنێک لە بینی دوو کەس لەوانەیە لای ئەوان پێ وای بووە کە زۆر شت لەوانەیە گرفتەکانی چارەسەر بکردایە ئەمە ئەو خوێندنەوەیە کە ئەتوانی لە دەرەوە بۆ پارتە سیاسیەکان بکەیت لە لای دەستەکانی تر لە خوار ئەو سەرکردەی یەکەمەوە جۆرێک لە کورتبینی سیاسی دروستەکە ینی ئەمە بەتەعن نەبێ بۆ ئەوەی کە نەزانی سیاسی کورتبینی ناتوانێت هەموو شتەکان وەکو خۆی بخوێنێتەوە و لە ڕووی بڕیاردانیش تووشی ئەم گرفتە ئەبێ ئەو نخبەی ئێمەش کە ئێمە ناومان ناوە نخبەیەکی ڕۆشنبیری سیاسی ئەم وڵاتە بەڕاستی ئێمە نخبەیەکی زۆر هەرێمی کورتمان هەیە یعنی ئەو سەرکردەیەمان نییە کە لە جیهانە مەسەبینی لە وڵاتێکە لە شوێنێکە چەندین سەرکردەی دیاریان هەیە ئەگەر ئەم نەبێ ئەو ئەتوانێت کارەکە بکە ئەگەر لە وڵاتی ئێمە بە تایبەتی لە نێو پارتە سیاسیەکان ئەگەر بارزترین نمونەوەکو یەکێتی نیشتیمانی کوردستان باسی بکەم کە لە نەخۆشکەوتنی مام جەلالەوە تا ئێستا ئەبینی کارکتەرێک نەیتوانیوە جارێکی تر ئەو دۆرەی بەڕێز تاڵەبانی بمێنێتەوە من پێم وایە ئەمە دەقا و دەق لەسەر بزوتنەوەی گۆڕانیش دێتەوە بابشین بە ناوڕێک جارێک کە سڵاوتان لێبێ کاک محەممەد پێش ناوبڕەکە هەندێک بیر و بۆچوون و حەزەکەم پرسیارێک لێ بکەم خەڵکێک پێی وایە مە خۆشمێکێکم لەوانەی کە بڕوان بۆ نەزەڕێ هەیە کە نەهاتنەوەی کاک نووشیروان دوای ئەوە هات کە پارتی دیموکراتی کوردستان قەواعیدی یارەکەی گۆڕی لە یاریەکی سیاسیەوە کە خەریکی هەموو حیزبەکان خەریکی مانۆڕی پەرلەمانی و مانۆڕی سیاسی و کۆبوونەوە و دەنگکۆکردنەوە و پەرلەمانتار و پرۆژە و ئەوانە بوون گۆڕی بۆ یاریەکی ئەمنی و بە منطقی هێز با بڵێن ڕئیسی پەرلەمان و کۆتایی بە جەلسەی پەرلەمان هێنا بەمە وای کرد کە لە لەحزەیەک لە لەحزەکانە نەوشیروان مستەفا پێی وابێ لەبەرەوەی قەواعیدی یارەکە گۆڕاوە لە یاریکی سیاسی بۆ بە یاریکی ئەمنی پێی وابێ لەم قۆناغا ناتوانێت هیچی تر بکە و هاتنەوە و نەهاتنەوەی وەکو یەک وایە لەبەرەوەی ئاراستەی ڕووداوەکان ئاراستەی ململانەکە بە معنایەکی تریا بە دیوێکی ترا ڕۆشتووە ئەمە لەلایەک لەلایەکی کە ئەو ئومێدەی کە لە ناو حیزبەکەی خۆیە و لە ناو لایەنگرانیە پێی هەڵواسرا دوای ئەو ئەزمەیی کە ڕوویە بە دەرەجەیە گەورە ببوو کە پیان وابوو ئەگەر ئەو بێتەوە ئەتوانێت شتێکی گەورە بکات لە کاتێکە ممکن نییە بە هاتنەوەی ئەو بکرێ گۆڕانکاریەک دروست بکرێت لە دۆخی هەرێمی کوردستانە بە تایبەتی کە نوعی ململانەکە بە ئاراسەیەکە ڕۆی بە ئاراسەیەکی ئەمنی و ئەوە ڕۆی کە مەجای یاریکردنیتیانێ بۆیە ڕەنگە نەهاتنەوەی نۆشیروان لە قۆناغێکا پەیوەندی بۆیە کە هەستی کردبێ خەڵکەکەی ئومێدێکی زۆریان پێ هەڵواسیوە و وەکو ساحرێک سەیرەکەن و لە هەمان کاتیشا کە ئەو سەری واقعەکەی کرۆ واقعەکە دوورکەوتۆتەوە لە واقعەیەکی سیاسی و ململانەکە لە ململانەیەکی مەدەنیانە دوورکەوتۆتەوە بۆ ململانەیەکی ئەمنی بە بۆچوونی جەنابێ هاتنەوەی نۆشیروان مستەفا چی ئەگۆڕی ئەگەر لە چۆن مانگن ڕابردووە بەهاتایەتەوە و چ کاریگەریەکی سیاسیە بوو لە کاتێکا کە هەموو مفاوەزاتەکان و هەموو با بڵێ ململانەکە لە ململانێکی مەدەنیە تقریبا وەستا ئەوەی کە بەداخەوە ینی ئەوەی کە شەهادەدارە ئەوانەی ناو خۆمان ناوە خوێنەوار و ئەوانە دائیمەن بەشێکین لە گەورەکردنەوەی خەڵک ئەم مۆزوعە لەسەر بەڕێز نووشیروان مستەفاش هاتەوە ینی هەواڵەکانی بە تایبەتی هەندێک لە کارکتەرەکان کە ئاهاتنە سەر شاشە و ئەمانە
جۆرێک وەکو ڕێبینی ژووتی لە ئەفسانە بوونیان پێوەلەکان کە بەڕێز نوشیروان مستەفا ئەگەر لێرە بواە یا فلان وایە یا ئەمەی ئەکرد ئەوەی ئەکرد من لە بەرنمێکی پێشتریش هەر لە NRT وتم ینی کەس لێرە گۆچانی موسای پێنیە کە نیلیش پێشەخکە ئەمە واقعەتێکە بەڵام هینەکە حاڵەتەکە لەسەر ئەوەیە ئایا لە کاتی گیر و گرفتەکانە لە کاتی پێویستیەکانە ئێمە هەر تاکێکی کورد پێویستە یاننا بە تایبەتی ئەگەر ئەم تاکە لە موقعێکی سیاسی دیارا بێت و سەرکردایەتی بزوتنەوەیەکی وەکو خۆیان باسیەکەن بزوتنەوەیەکی نوێ جیاواز لە حزبەکانی تر بکات لە کاتێکیشە کە ئەو بزوتنەوەیە بەڕای ئێمە ببووە بەشێک لەو گیر و گرفتە دیارانەی کە لە نێو پەرلەمان لە دروست ئەکراوە لەو خاڵانەی کە ئێمە پێمان وابوو لە پارتی دیموکراتی کوردستان ئەتوانین بگەینە ئەنجام بەڵام تەنها ئەوان ببوونە گرفت و هەندێک لە پارتە سیاسەکانی تریش لەبەر ئەوەی تووشی گرفتی دەنگ و دەنگداری و دەنگ پاراستن و ئەمانە نەبن ناچار بوون بەو ئاراستەیە بڕۆن ئەمە ڕێیەک بوو لە لای هەندێک لە کەوادری پارتی دروست کرابوو لەسەر ئەو مۆزوعە کە بڵێ ئەمان بوونەتە بەشێک بۆیە پارتی حرەکەتێکی کرد لە قەواعدی وەکو تۆ ئەڵێ یاریەکەی گۆڕی لە هاتو هاوار و دەنگە دەنگ بوو بە بڕیاردان اینجا ینی پارتی بڕیاری خۆیدا بڕیارەکە لای خەڵک دروست خوێندرایەوە دروست نەخوێندرایەوە بەڵام پارتی دیموکراتی کوردستان بڕیاری خۆیدا و بەلای خۆی بڕیارەکەشی بۆ سەبەبی ئەوەی کە هیچ نەبێ ئەو هەڵچوونە زۆرەی کە دروست بوو لە پەلەماردان و لە فڵان و تەخوینکردن و ئەمانە ئاوێکی کرد بەسەر ئەو مۆزوعەیە بەرامبەر بەوەش هەندێک قەراراتی تری خۆیدا لە بەتایبەتی لە ئەوەی کە ئێمە پێڵێن زۆنی سەوز و نیلی هەندێک لە بارەگاکانی خۆی کەم کردەوە بۆی ئەو گرفتانەی کە هەیە خاوی کاتەوە ئەوە گەشتینە دەرەجەیە کە پێویستمان بە بڕیارە ئایا پرسیارەکە ئەلێرە من جارێکی دووبارەیەکەمەوە بوونی بە ڕێز نوشیروان مستەفا لە کاتی ئەو گرفتانە لە کاتی ئەوەی کە وەک تۆ ئەڵێ قەواعیدی لوعبەکە گۆڕا بۆ بڕیاردان ئەمجا لە چۆنێتی چارەسەری گرفتەکان نەک بۆ گەورەکردنەوەی ئەزمە ینی هەموو کاتێک با قسەمان بۆ ئەوە بێ ئێمە چۆنێتی چارەسەری ئەزمەکانمان ئەوێ لەوانەیە وەکو پێشتریش بە بەرنامەکەم و 90 ئێمە لە بۆچوونەکانمان یەک بین لە 10 جیاواز بین لە 10 جیاواز ناکرێتە ئەوەی کە ئەندامێکی پارتی کۆیلێ و ئەندامێکی غێری پارتی کۆیلە نییە ئێمە تەنها 10 ڕێیەکانمان لەگەڵ خەڵکی تر جیاوازە لەم کاتە بەڕای من پێویست بوو مەسەلەن کورد لەو مەرحەلەیە زۆر پێویستی بە بەڕێز تاڵەبانی و ئێستاش لە نێو خۆی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە زۆر پێویستمان بە یەکگرتووی یەکێتی نیشتیمانی کوردستانە کورد لە مەرحەلەیە بەڵێ پێویستی بەوە بوو بە ڕێز نوشیروان مستەفا لێرە بوایە و خۆی ڕاستە و خۆ قیادەی ئەوەی بکردای ڕاستە منیش تێگەم وەسائلی کۆمونیکیشن یەک جار ئێستا زۆر بەهێزە تۆ ئەتوانی بە چەندین وەسائل ئیجتیماعات ڕێکخێ کولەن هەرێکی لە شوێنێک بێتوانی ئیجتیماعات ڕێکخێ بەڵام وەکو وتم ئەو جۆری تێگەیشتن لە بابەتەکان خیبرەی کەسێکی سیاسی چکە مەسەلەی سیاست تەنها خوێندەواری و شەهادە نییە جاری وایە خبرەی کەسێکی سیاسی وات لێ ئەکا کە چەندین ئەکادیمی بڕۆن لە بەردەستی دانیشن بۆەوەی کە لی فێر بن لەو تەجروبە گەورەی لە سیاسەتا ئەو وەری گرتووە بۆیە ینی ئەو هەندێک لە کارکتەرەکانی بزوتنەوەی گۆڕان بێتەجروبەی لە سیاسەتا بە بێن و شیروان پێیان دەرکەوت بۆ نمونە میسالێکی بەسیت بێنمەوە لە هەفتەی پێشوو وتەبێژی بزوتنەوەی گۆڕان ئەڵێ بە پارتی و یەکێتی ببنە ئۆپۆزیسیۆن بزوتنەوەی گۆڕان حکوومەت بۆ بزوتنەوەی گۆڕان بەجێ بێڵن بەڵام کاتێکە وەکو ئەگەر کەسێکی بێلایەن بێ ئەم بابەتە بخوێنیتەوە وەکو دروست لەم مەرحەلەیە ئاسان نییە تۆ بێ ئەم دوو حزبە ڕئیسیە بێ بکەیتە دەرەوەی بازنەی حکومداری بزوتنەوەی گۆڕان بکەیت بە حکومداری ئەنی ئەمە تۆزێک ئاسان نەبوو ئەم خوێندنەوەیە لای من جۆرێک لە کوردبینی سیاسی پێوە بوو و تەسەوەرەکەم ئەگە بە ڕێز نوشیروان مستەفا لێرە بوایە و خەڵکی خۆی ڕێنمایی بکردایە و نەسیحەتی بکردایە لەوانەیە ئەم پەیامە بە ئاسان نەڕۆشتایەوە ئەگەر قسەکەی کاگڕێبین ڕاستە کە کاک نوشیروان ئاگای لەو مۆزوعانەیە من پێم وایە ئەو خوێندنەوەی ئەگەهی بە ڕێز نوشیروان مستەفا بێ خوێندنەوەیکی واقعی نییە کاگڕێبین لەم وڵاتە زۆرینەی پەرلەمانی بە دەستبێنی کودتا و بەسەراکرێزەی وەکو فراکسیۆنێک قسە بکەی ڕێیەکت هەبێ بە کفرەزارێ یعنی ئەو کفری کە کاک شۆڕش وتێتی چییە زۆر گلێ لە گۆڕانەکرێ بۆیش ناکرا گۆڕان ئەڵی کوردبوونی سیاسی و کوردبوونی سیاسی لەم قسەیە چیانی هێزێکی ئۆپۆزیسیۆنە 25 کورسی هێناوە
ئێوەش 38 کورسیتان هێناوە خۆیەوە توانای حکوومەت دروستکردتان نیە بێ ئیتیلاف یعنی ئێوە پێویستان بە ئیتیلاف ئێوە 50 کورسیتان نێناوە تا بڵێ حکوومەت دەتوان تەشکیلکەن هیچ هێزێکی کوردستان بەقەر حکوومەت هەمووتان پێویستان بە هێزی تر بووە هێزێک لەو هێزانە کە براوەی هەڵبژاردنناڵێ ئەوە ببن بۆ پسیێنێمە حکوومەت بەڕێوە بین لێەوە باشتری بەڕێوە بین چ کورد بینێکی سیاسی لەمایە داوایکی زۆر تەبیعیە و زۆر ڕەوایە و ئەشێ بوتی خۆم ئەمە بە معنای نییە کە ئەسایی هیچ داوایەکی سیاسی نییە بڵێ ئەمە غەڵەتە ئەمە ڕاست نییە مادام بۆ ئەم داوا سیاسیە ڕێگای مەدەنی یا ڕێگای یاسایی گیراوەتە بەر خۆم ناتۆ بە زۆر پارتیویەکێتی دەرکا یا چەکیان بۆ بەریا پەلاماریان با بڵێ ئێوە بێ بڕۆن من حکوم بکەم ئەگەمە بگرەوە ئەمە ڕاستەکەمە ئەو پەڕی جێلێتی سیاسیە ئەو پەڕی غەڵەتی سیاسیە بەڵام هێزێکی سیاسی دروست بۆی تاوان هەر هێزێکی سیاسی دروست بۆ خەوی ئەوەی ڕۆژێک لە ڕۆژانە حکومەت بەڕێوە بەرێ خۆ دروست نەبووە بۆ خێرخوازیوانێ حیزبی سیاسی بۆ ئەوەی حکومەت بەڕێوە بەرێ ئەوەی ڕۆژە لە ڕۆژان بەڕێوەیەژاردن بێ بگاتە دەسەڵات و ئەو حکومەت بەڕێوە بەرێ ئەو بەرنامەی حکومەتدانێ ئەو مژانی بە خەڵکییاوە ڕێی وایە بەرنامەی خۆی باشتر لە حیزبەکانی تر هەموو حیزبی وا چێت ناوە بژاردنەوە خۆ بەی ناچێت هەڵبژاردنەوە و خۆشبەختانە ئەوەی کە سەیرە بەلامەوە هیچ هێزێک لە کوردستان فعلم براوی یەکەم نییە بە معنایەوەی کە بتوانێت حکومەت تەشکیل بکە هەموو بە پارتیتەوە زۆر جار برادرانی پارتی و قسەیەکەنەڵێن سەرۆکی بە بەرلەمان بە تەوافق هاتووە بێ لا بچێ کارنێکیش بە تەوافق هاتووە برای باوکم هەموو حکوومەتەکە بە تەوافق هاتووە هیچ کەس نییە بە تەوافق دامنە مەزرابێت چونکە هیچ کەس نییە بە تەنیا براوی هەڵبژاردن بێ بە نوع پێویستی بە هیچ هێزێکیکە نەبێ بۆ ئەوەی حکوومەت تەشکیل بکە هەموو هێزەکان کەمتر لە تەشکیلکردنی حکوومەتیان هێناوە لەبەرەوە هەل ئەوڵ حکوومەتەکە حکوومەتێکی ئیتلافیەوە هەمووی بە تەوافق دروست بووە ئەگە مەسەلاوەیە خاڵی قسەی جەنابەت نەبێ یەک قسێکم بدەیت تەنها ڕێی پارتی لە مەسەلەی بەڕێز یوسف محەممەد لەگەڵ نێچیروان لێرە جیاوازە تەوافقی نێوان پارتی و یەکێتی بەڕێز یوسف محەممەدی کردە سەرۆکی پەرلەمان چکە لیستی سەوز دەنگیان پێنەدا بەڵام تەوافقی حکوومەت ئەوە بۆ هەموو لایەنە سیاسەکان دەنگیان بەدا هەر بۆکو قەوسێک بە بیری جەناب بێنەوە مەبەستمەوە کامڵی ئەو حکوومەتی کە تەشکیل بووە حکوومەتێکی تەوافقی حکوومەت لەسەر تەوافق دروست چونکە هیچ کەسێک براوی یەکەم نییە بۆ معنای پێویستی بەهێزی تر نەبووە یعنی تۆ پارتی 38 کورسیە ناو براوی یەکەم بەڵام بەتەنیا ناتوانێت حکوومەت تشکیلکە ئەبێ بە بەشی 50 کورسی کۆ 50 زایدی بەڵێ ئەوە هەمووان ئەیزانین خاڵی دووەم بە شخصنەکردن ڕاست نییە لە مینە ئەنی ئەم کێشەیە لە بینی شخصی کاگنۆشیروان و کاک مەسعودانیە لەبەرەوە برادرە زۆر هەڵی کردووای زانیوە بۆ چای خواردنەوەی حەلەکرێت بە پێچوانەوەی منەی بینم من جارێک لەسەر تەلەڤیزۆن هەمووم تووە پەیوەندی شخصی باسکەی ڕەنگە هاوڕێتیشی زۆر گەرم و گوڕیانە بێ کاگنۆشیروان و کاک مەسعود ڕەنگە بەیەکەوە دانیشتوان وعی ذکرایاتیانە بێ لە ڕووی شخصی و هیچ مشکلێک لە بینی ئەم دوانە نەبێ ئەمە شخصی نییە ئەمە پەیوەندی بە تێڕوانینی سیاسی جیاوازی پارتی لەگەڵ بزوتنەوەی گۆڕان یەکێتی نیشتیمانی ئەمانە ڕێی جیاوازی لاقی بە شخصەوە نییە کاک مەسعود وەکو شخص دەریکە وە کاگنۆشیەوە وەکو شخص لە بزوتنەوەی گۆڕان دەریکە و دوانە ڕەنگە زۆر برادری یەک بن و فعلەن بەری چەودانیشن ڕەنگە ئەنوای نوکتە و قسەی خۆش بکەن زۆر جار خەڵکی ئەمە زۆر ئەوەی پێسەی دەکا پاژە و تەنگژە سیاسیانی و پاژە و هینانەکە دووسەرکردەکە دانیشن بێکەوە بۆ بەیەکەوە پێەکەنن چونکە فعلەن لە ڕووی شخصی هیچ مشکلێکیان نییە یعنی ئەمە ڕاست نییە گە کاگنۆشیوان لێرە بێت ئەتوانێت و کێشەکان حەلکە هەل نابێت چونکە کاگنۆشیوان کاتێکە کە توانێت حەلیکە لەگەڵ پارتی بێتە پێشەوە بەنسبەت پارتیشەوە یعنی ئەم قسەی باوایان نەنیچێت پارتیش کاتێک دەتوانێت حەلیکا کاگنۆشیوان بێتە پێشەوە بەڵام ئەگە هەردوو لا ئامادە نەبن کاگنۆشیوان هیچ پێ ناکرێت کاگنۆشیوان لەگەڵ یەکێتیە تا و کاتاتوانێت ئیش بکە کە هیچێتی ئامادە بیشکە کە نەتوانێت ئیش بکە خۆ بەتەنیا چی پێکرێت و دووە من بە بڕای من کە کاگنۆشیوان ڕۆیشتووە یعنی یەکێک لە هینەکانی ڕۆیشتنەکەی دەلالە لەوە کە سەلماندنی ئەم خاڵەیە کەم کێشەیە شخصی نییە بەڕۆیشتن و یا بمانەوەی و هیچ لە هینەکە ناگۆڕێ و ئەم بربەستە ئەم تەنگژەی کە لە کوردستانە هەیە بەردەوامە بێ ئەگەر ئێمە ڕێکەوتنمان لەسەر بەرنامەی سیاسی نەبێ نەک لەسەر سەلام عەلیکیە ئەگە سەلام عەلیک بێ خۆ چ مشکلێکیان هەیە کاگنۆشیروان و کاک مەسعود هاوڕێی شۆڕش بوون بەیەکەوە هاوڕێی ڕاپەڕین بوون بەیەکەوە لە بەغا ئیشیان کردووە ڕەنگە لە ڕووی شخصی هیچ کێشەیەکیان نەبێ یعنی ئەگە لە حیزب دەریکەی ئەمە پەیوەندی بە بەرنامەی سیاسی دوو هێزەوەیە تێڕوانینی جیاوازیان بۆ حکومڕانی لە کوردستانە تێڕوانینی جیاوازیان بەڵام کاک ڕێمن قسەکەی هەم مامۆستا جعفەرم دکتۆر محەممەد وایە کە تا ئێستا سەرکردە لە واقعی سیاسی ئێمەوە لە ناو ستراکچەری حیزبی کوردیە شخصێکی مهمە و کاریزمای هەیە و ساحبی قەراری نهاییە ئەخەوە ڕاست نییە یعنی سنووری دەستکاریکردنیان دەستکاریکردنی سەرکردە بڕیارە بە حیزبەکە ناتوانێت التزام کاپەوەی ئەگەر 100% پێشەوانەی سیاسەتی پارتی بێ نەوەڵا زەحمەتە نەوەڵا زۆر زەحمەتە مەسەلەن بۆ نمونە بۆت بێنمەوە ئەگەر کاک مەسعود ئێستا قەرار بە نەخێرە ماچینەوە بە حکمی ذاتی
وڵا پارتیگە قلابەکە بەسەریان ناتوانێت سنووری دەستکاریکردنی سەرکردا بۆ هین بۆ کۆمەڵی بەرنامە هەنێ بەرنامەی سیاسیە کاگنۆشیۆی ناتوانێت لای بە کاگنۆشیروان ناتوانێت ئێستا بزوتنەوەی گۆڕان ناچارکە بە کۆمەڵێ قەرار کە بزوتنەوەکە لەسەر ئاساسیەوە دامەزراوە یعنی ئێستا ناتوانێت ئەو وعدی بە خەڵگا بوو کە سیستەمەکەکەین بە پەرلەمانی ناتوانێت ئێستا بیکا بە سەرۆکایەتی بە قەرارێک بە بڕای من کاگنۆشیۆن بیشێوێ ناتوانێت ئەمە بکات بزوتنەوەکە دۆڕێنێ خەڵکەکەی خۆیان دۆڕێنێ یعنی دەستکاریکردنی سەرکردا گرنگە ینی ئەتوانێت قەرار بە بەڵام ڕاست بێ سنووردار لە بەرنمەی لەو بەرنمەیە کە هێزەکە حکومە زاتێکە لەگەڵ مەسلەی ئەخەناوانە بەڕاستیە بۆچی نمونەیەکی بۆ نمونەیەکی باشە ئێستا کە مەسعود بڵێن تەنگژەیەک دروست بێ لەگەڵ تورکیا و بچێتەوە لەگەڵ بەغا لە احتیمال هاتا داینین بڵێ وەڵامە لەگەڵ عێراق بە حکومی زاتی ڕاستەوە نمونەیان بە زۆر دوورە لەم نمونەی ترەوە چونکە ئەمەی تریانی شکالی قسە هەڵەگرێ ینی جەدەلیە من بەرنامە ئەخە نەمزانی بۆ پارتی چ نمونەیەک بێن مەسەڵەن بڵێن کاک مەسعود ئێستا لیلا بە مەسەڵەن ئێستا ئەمان بۆ عادیان ناڵم بە پەرلەمانیەوە ئێستا بڵێ نەخێر من بە سەرۆکایەتی رازیم و بێدەمە بکە پێم وانێ کاگنۆشیۆن بتوانێت بە تەنیا ئەمە بکە پێم وانێ بزوتنەوەی گۆڕانەمە قبوڵ ناکە تێمەگەی من بەس مویە کاگنۆشیۆن بمێنێ نمێنێ ئەم بەرنامەیە هەیە شەڕێکەیە لەسەر بەرنامەوە تا زمینەیە خۆش نەبێن بەرنامانە بە یەک بگەن جۆ لە یەک بگرن وڵی بوونی کاک مەسعود و بوونی کاگنۆشیۆنیش لە مۆزوعەکە ناگۆڕێ بڵێ مامۆستا قسە چێ لەسەر کوێ قسەکانی ڕێبین ینی ئەو لە تقریبا لە شەعنی جان بە شخصەکەی کەم کردەوە لە وجودی با بڵێن سەرکردا بە بەراورد بەو ئەزمە و ململانەی کە هەیە لە ڕۆژهەڵات کەس بەداخەوە وایە کەسەکان دەوری گرنگە بینن لە چ لە خواری خوارەوە بێت لە سەری سەرەوە بێ هەر بڕۆ بۆ زۆر جار ناو بازاڕە ئەچی معاملەی شتێکەکەی لەگەڵ کابراایەکە مەسەتەوە تلڤیزیۆنە بکڕیا شتێ ئەگەر خاوەنەکەی لەوێ بێ بە تەکید باشتر دەتوانێت پێ بفرۆش معاملەکە ئاسانترە بێ لە زۆربەی شتەکانە بڕۆ لای باخێ بێستانە شتێکە کڕی خاوەنەکەی لێ بێ ئەسڵەکەی بە نەوعەکە ئەگەر فەلاحی لێ بێ بە نەوعێکی تر من ناڵم ئەو فلان فەلاح و فلان خاوەن مڵکەکەیە نا من نامێ ئەو نمونە بێنمەوە بەڵام لە زۆربەی شتەکانە سەرکردە دەورە بینێ و یعنی بریا مەسەلەن ئسە لە وڵاتی خۆمانە بە نەوعێکی تر سیاست بکرایە ئسە لە بری ئەوەی مەسەلەن گۆڕان بیری لەوە بکرداتەوە ئیلا هەرە بێ بچێتە حکوومەتەوە بیری لەوە بکرداتەوە ئۆپۆزیسیۆن بۆ وای باشتر بوو ینی ئەوە چکە یەکی لە غەڵەتە هەرە گەورەکان من نەک بڵێەوە قسەی ئێستایکەم پێش ئەوەی حکوومەتەکەش دروست بێ وتمەوە ینی حکوومەتی بنکە فراوان حکوومەتێکی کێشە فراوانە مەشاکل فراوانە سەرێشە فراوانە چکە هەر حکوومەتێکی زۆ لاواز دەرەچێت لەبەر ئەوەی هیچ قەرارێکی ینی قەراراتی گرنگ و ئەساسی پێ نادرێ لەبەر ئەوەی تۆ بێ هەموو لایەنەکان ڕازیکەی هەموو چکە هەر لا ئێمە لە وڵاتێکی وەکو کوردستان بێ ڕۆژهەڵاتی ناوڕاز بێ مؤسساتی دەوڵەت مؤسساتێکی جگە لە ئێران و تورکیا مؤسسات لاوازە لە وڵاتانە لەبەر ئەوەی بە تایبەتی لە کوردستانە کە تەمەنی حکوومەتی هەرێم هەمووی 25 ساڵە لە حکوومەتێکی وایە سێرەکەی حکوومەتێکی بێئەزمونە حکوومەتێک ینی لە چاو وڵاتانی ترەڵم بێئەزمو مەسن لە چاو بریتانیا لە فەرەنسایە لە رووسیا لەگەڵ ئەوانە ئەگەر بەراوردیکەی بێئەزمونە لەبەر ئەوەی زۆر بە ئاسانەیە کەوتە هەڵەی قورس و گەورەوە ئەو جار ئەگەر سەرکردەکان بتوان تەفاهم بکەن و ئەو گرژی و ئاڵەزیە نەبێ بەتەکی کارەکان زۆر بە ئاسانتر یەتە دەستەوە من نامەوێت هەندێک نمونە هەیە لێرە لە بەردەم ئەو شاشەیە بیگەڕمەوە لەبەرەوەی وەکو ڕەنگە خەڵک بە هەڵە تەفسیریکە ئێستا من زۆر دانیشتن هەبووە کە مام جەلال و کاک نەوشیروان بەیەکەوە دانیشتون هەندێک شتێ ئەگەر ئەو دوو دانیشتنی ئەو دوو کەسە نەبووایە ئەنی ئەو بەیەکەوە دانەنیشتە لە دەباشانی لە فڵان شوێن بەتەکیید قورسە مەسەن زۆر جار مەسەن مام جەلال لێرەوە گوێ نەداوەتە ڕۆشتەوە بۆ خۆی و ساقی ڕۆشتن بۆ لای کاک مەسعود بۆ سەری ڕەش و گوێی نەداوەتێ و گرنگەوەی
حلێکی دۆزیوەتەوە مەسەن حلەکە چییە ئەوەیە بڵێن پرۆسە سیاسەکە بەرەو پێشەوە بڕوە قەراراتیان پێبدا مامجلال زۆر شتەیە گوێی نەداواتێ ڕۆشتووە ئەنواعی خەڵکی بینیوە بەس بۆ ئەوەی ئەو ئیشە بکرێت ئەمانجیشە بۆ بدەبێن بڵێ ئیسە مەسەن ڕەنگە مەسەلاً وەکو ئەگەر پلە و پۆست و نازەم چی بێسە خۆ فواد معسووم سەر کۆمارە مامجلال سەر کۆمار بوو بەڵام ئەوەی کرد مەسەلە پەیوەندی بە کەسایەتەکەی خۆیەوە بە کارزماوە هەبوو ئەمەکەی تر ئەو دەسەڵاتەی کە لە دەستورە پێناسە کراوە بۆ سەر کۆمار بەقەد ئەوە ئیشەکە بەقەدر ئەوە لەو زیاتر ناتوانێت تێپەڕێنێ ناشتوانێ ئەو کارە بکە لە هەڵ و مەرجی شخصی خۆی ئێستا ئەیتوانی لە سەرتاوە کۆمەڵێک دەست پێشکەری و کۆمەڵێک مبادرات هەبوو بیکردایە چ لە ناو هەرێم و چ لە دەرەوە هەرێم بەڵام ئێستا وای لێ هاتووە مجرد ینی کاری پرۆتۆکۆلیەکە مەسەلا چێ بۆ فڵان شوێن مەسەن چێ بۆ سعودیا چ بۆ کوێت نازەمە چ بۆ کوێ مۆزەفێک یان نازم بەخوا نازم ئینەکان بیر نەماوە یەکی کێت استقبالێکە بەلای ئاساییە بەس ڕەنگە سەر کۆماری تورکیا بچێت بۆ وڵاتێک ئەگەر سەر کۆمارەکە نێت بەگوێری پرۆتۆکۆل ڕێگاوای سەحبی سەفیر و هینەکەی بکە ینی ناڕوە داوای تەوزیحکە لە مقدمە مانگی لەوە اتفاقی لەسەر کراوە بۆیە من پێم وایە کەسایەتەکان لە ڕۆژهەڵات بە گشتی ئەڵێم گرنگیان هەیە دەوریان هەبووە یا دەوریان هەیە مەسەلەن تۆر بڕۆ سەیری تاریخی مستەفا کەمال بکە یا ڕەزاشای بڵێن پەهلەوی بکە یا نازانم فڵام خومینی من پێم وایە خومینی ئەگەر ینی بە درێژایی کات بەس تەنها لە نەجەب وایە لە کەربەلا وایە نێتوانی ئەو دەورە بگێڕێ کە ڕۆژت بۆ فەرەنسا لێەوە گەڕایە بۆ ئێران نەهاتاتە بۆ ئێران نێتوانی هیچ دەورێک ببینێ ئەوجا بۆیە زۆربەی کەرەکتەرە سیاسەکانی ئەم وڵاتی ئێمە چەند نادیار و چەند لاوەکیش بن لێرە نەبن سار من خۆم من ئەگەر خۆم لێرە نەبم زۆر شتەیە مەسم بڵێن هەر ئەتیماد بەسەرەوە بێ بڕۆم لە بریتانیا لە ئەڵمانیا لە شوێنە دانیشم لێ مەقالێک بنووسم وەک ئەوە نییە کە خۆم لێرە یعنی بە وردی دانیشم وی نووسم هەندێک شتەیە خۆت لە ناو حەدەسەکانە نەبی تەقدیرکردنی وەزعەکە حتاڵم بۆ نووسینیشە کە من ڕەنگە ئەو نووسەرە مەشهورش نەبم بەس قەزم تەنانەت ئەو کەسانەی کە لە وڵاتی خۆیانە نەبن لە دەرەوەی وڵات من لێش نەبن ئەو کاریکەگەرییانە کەمترە کاک محەممەد لە بداتی ڕۆشتنی ڕێخەری بزوتنەوەی گۆڕان بۆ دەرەوەی وڵات بە شێوەیەکی ناڕسمی کەوادری پارتی و ئیعلامی ناڕسمی پارتی لە ئۆنلاینە پێخۆشحاڵیان دەرەبڕی لە دوورکەوتنەوەی تەنانەت هەندێکیش تا ئەوێ ڕۆی وەسفێکردبەوەی کە بڵێن سەری فتنەکە دوورکەوتەوە و ئیتر کوردستان سەفحەیەکی تازەی ئاشتەوایی و ئەوانە هەڵەیاتەوە بەڵام ئێستا جەنابێکو کادرێکی متەقدمی پارتیەڵی وجودی کاگنوشروان لە ناو گۆڕەپانی سیاسیا ضرورەوە کۆی چۆن هیمام جەلال ضرور بووە یا سەرکردەکانی تر ضرورە لە ڕێی ئەمەوە ینی ئەمێ تێ بگەم کە ئایا گۆڕانکاریەک لە تێگەشتنی پارتیا بۆ هەبوون و نەبوونی کاگنوشروان دروست بووە یاخود ئەوەی پێشتر ڕێیەکی انفعالی بووە زانانی ئەو ڕێیانەی کە من لێرە دام زیاتر ڕێیەکان تایبەتە بە خۆم بڵێ ینی ئەوە بە ڕێی پارتی نەبێت لەسەر ئەگەر لە ماوەی 2 دقیقە ڕێی خۆتمان بیتە ئەوەی کە لە فەیسبوک ئەوترا بۆ سەرکردانە بەڕاستی من نە لەگەڵیم و ئامادەشم هەندێک شت بخوێنمەوە لەو بابەتانە حزبێکی ینی حزبێک لەسەر ئەساسی فەیسبوک ئەمانە بڕوا بەڕێوەز ئەوە بەڕای من ینی ئەسڵەن ناکرێت وەکو حزبێکی تەواو عیار پێناسی بکەین بەڵام واقعەکە یەک شتێکە بە خوێندنەوەی گشتی بۆ ئەم بەرنامەیە خوێندنەوەی من ئەوەیە لە شەرق بە گشتی لە شەرقا ئەو سیستەمەی کە زاڵە سیستەمێکە کە شخصی یەکەم دەور و کاریگەری یەکجار زۆری هەیە لەسەر بابەتەکان شخصی یەکەم ئەتوانێ شتەکانی یەکلا کاتەوە ئەمە یەکێک لەو کاریگەریانەیە ئەگەر ئەم میسالی ئەم قسانەی کە من کردم بیهێنیتەوە سەر بزوتنەوەی گۆڕان و سەر بەڕێز نوێشیروان مستەفا بەڵێ بەڕای من بەڕێز نوێشیروان مستەفا جا بەو پارە چاکەی کە خەڵک ئەڵێ نوێشیروان باشی کردووە و بۆی کە من ئەڵێم ئەگەر ئەمانە ڕێی ئەو بەڕێزە بێت لە کۆمونیکیشنی بەردەوامی خۆی خراپە
بە هەردوو بارەکە بەڕێز نۆشیروان مستەفا کاریگەری تایبەتی هەیە لەسەر بزوتنەوەی گۆڕان و ڕای یەکلاکەرەوەی هەیە و ئەتوانێ بزوتنەوەی گۆڕان بەو ئاراستەیە بەرێت مەسەن بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان ئێستا بوو بە 4-5 جار داوای دانیشتنی لە بزوتنەوەی گۆڕان کردووە ئەگەر بەڕێز مستەفا لێرە بواە ئەیتوانی ڕێیەکی یەکلاکەرەوە بدات بەڵام ئێستا لە ناو بزوتنەوەی گۆڕان ڕێیەکە ئەوەیە هەر بە متەمەسکن بە ڕێی یەکەمی خۆیان کە ئامادەنین لەگەڵ پارتی بەڕێز مستەفا بەڵێ نۆشیروان مستەفایە کاک ڕێبین ئاخر پرسیارەوە بێمە لای جۆنابێ زانیاریی وا هەیە کە کاگنوشان لە مانگی داهاتوە بێتەوە بەڵێ اینجا ئەمێ ینی ڕێی جۆنابێ بزانم کە ئایا خیاراتی سیاسی لە بەردەم کاگنوشوانە کە مانگی داهاتوویەتەوە ئەتوانێت چی بکە لە مواقعی ئێستاە کە بێستە گەیشتووە پێم وایە سنووری دەستکاریکردنی کاگنۆشیروان بۆ یاریەکە زۆر گەورە نییە ئاسای سەحری پێ نیە پێم وایە ئەگەر هاتنە پێشەوەی هێزەکانی تر نەبێ بکارنۆشان ناتوانێت هیچ بکە یعنی ئەم پیاوە ئەبێ هاوکاری پێویستی بە هاوکاری هێزەکانی تر هەیە ئەگەرە و هێزانەی تر هاوکار نەبن لەگەڵیا خۆ هیچ پێ ناکرێت جگەلەوەی بزودنەوەکە بە پێوە ڕابگرێەوە بەرگری لێ بکە ئەگەرنا پێم وانی ئاسای سەحری بە کاگنۆشیروان بێ پێم وایە پێویستی بە نەرمینواندن لە بەلایەن پارتیەوە هەیە پێویستی بە نەرمینواندن لەلایەن یەکێتیەوە هەیە بێ و نەرمینواندنە کاگنۆشانیش هەڵبەت لای خۆشیەوە پێویستی بە بێکمان بەڵێ زۆر سپاس بۆ بەشداریتان بینەرانی خۆشەویست تاڵقێکی تری دیالۆگ شاد و سەلامەت بن.